ئێمە وەک چالاکوانان و بە شەکل خەڵک و گنێنەراتی ئەو خەڵکە ناڕازی لە هەڵەبجا هەیە لەم شێوازە تازەی ڕووتانەوەی خەڵک و بارگرانیکردن بۆ دروستکردن بۆ خەڵک کە ئەویش ئەوەیە عەریزەیەک لە 3000ەوە چووە بۆ 15000 هەتا 150000 بەپێی عەریزەکان دراوە بە کۆمپانیایەک کە ئەو کۆمپانیایە وازەحە کە ئەگەر کۆمپانیا حیزب نەبێ وەکو خۆتانەی بینن حەدیقەی دایرەیەکی حکومی داگیر کردووە سەوزاییە هەڵی تەکاندووە ئۆفیسێکی تا کردوەوە بیناکەی حکوومەتیشی سەقەت کردووە ئەگەر ئەم کۆمپانیا حیزبی نییە چۆن حکوومەت ڕێئەدا کەرتێکی تایبەت بێ ئاوا لە بینای حکوومەت بکاوە سەوزایی داگیر بکە. ئەم کۆمپانیامە 4 مانگە خەریکین لەگەڵیان گفتوگۆ لەگەڵەوان لەگەڵلایەنە بەرپرسەکان و لەگەڵ ئیدارەی پارێزگای هەڵەبجەش بە قایمقام و بە پارێزگاریشەوە کە چ قایمقام و چ پارێزگاریش زۆر ناڕازی بوون لە کاری ئەم کۆمپانیایە بەس دیارە ئەم کۆمپانیا لەبەرەوە پشتی هەیە بەبێ پرسی ئەوان و بەبێ ڕەزامەندی ئەوان هاتوون ئیشەکەن و ئۆفیسیشان دروست کرد سەر ڕای ناڕازی بوونی پارێزگار و قایمقامیش لێرە. دوجار ئێمە لەم فترەی پێشوە چەند ڕۆژێک لەمەوبەر لەسەر داوای قایمقام لەگەڵیان گفتوگویەکی ڕێخست لەگەڵیان دانیشتین بە نەتیجەیەک هەڵسانەویژەوە بوو مبەرراتەکانی ئەوان زۆر زعیف بوو ئەویشەوە بوو کە قایمقام کتابێک بەرز کاتەوە بۆ محافزەیش بۆ زایەتی ناوخۆ کە داوا بکەن هەڵەبجە ئیسtisنا بکرێ لەبەرەوەی خەڵکەکەی زۆر ئاستی بژێوی خەڵک لە هەموو هەرێمی کوردستانە سنووری پارێزگای هەڵەبجە زۆربەی خەڵکەکەی لە خوار هێڵی هەژاریەوە بەڕاستی هیچ مبەڕیڕێک نییە بۆ ئەم بارگرانی دروستکردنەوە ئەمە ستەمێکە لەم خەڵکەکرێ ئەبێ ئیسtisنایە بۆ هەڵەبجە بکرێ و ئەم کۆمپانیایش چاوەڕێ بکەن هەتا جوابی ئەو کتابەیەتەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بەڵام ئەوان هەفتەیە لەمەوە بێژین ڕۆژێ دوای کۆبوونەوەکەی ئێمە ڕاستە خواتون دەستیان کردو بەکار بە بێوەی حساب بۆ ئەو بەڵێنەی خۆشیان بکەن بۆ ئێمە ڕاتوین کارەکانیان پێڕاگرین چاوەڕێ بکەن هەتا جوابی و کتابەژێتەوە بە مەرجێک دوای ئەوەش ئیش بکەن چون یاساییبوونی خۆیان بسەلمێن چکە لە 3 ڕۆ ئەم کۆمپانیایە کارەکانی نایاسایە یەکەم تەندەرینی سووەریەکی بۆ کراوە یاد وەکو هیچ کۆمپانیایەکتر تەندەرینی یاسایی بۆ نەکراوە بدرێ بە ڕاگەاندن عەقدێکی بۆ کراوە لەلایەن وەزارەتەوە کە بە پێی بڕیاری دادگای هەولێر و دۆکیش ئەو عەقدەی لەگەڵ ئەم کۆمپانیا کراوە باتڵە لەبەرەوەی وەزیر کردوێتی وەزیریش بە پێی یاسا بۆی نییە عەقد بکا لەگەڵ کۆمپانیا سێهەم کارەکانی ئەم کۆمپانیا ڕاستە و خۆ پێچەوانەی یاسای کارپێکراوی عەریزەنووسیە لە عێراق و لە هەرێمی کوردستان باەمە جارە لە ڕووی داریەکە قسە لەسەرەوە بکەین کە سیستەمی با ئەلەکترۆنیکردنی فەرمانەکانی دادنووس نە بڕیاری فەرمانگەی دادنووسی هەڵەبجەیە نە سلێمانی نە هەولێر ئەمە بڕیاری ئەنجومەنی وەزیران حکوومەت یاریێمی کوردستانە کە گرێبەستێکە کە حکوومەت یاریێمی کوردستان لەگەڵ ئەو کۆمپانیایە ئەنجامی داوە بۆ بە ئەلەکترۆنیکردنی فەرمانەکانی دادنووس لە هەرێمی کوردستانە کە دیارە سیستەم لە زۆربەی وڵاتانە بە ئەلەکترۆنیک کراوە هەرچەنە خەڵک تێبینی هەیە لەسەر نرخەکەی لەسەر زۆر شتی تر بەڵام وردەکاریەکەی لەوە چێ زۆر خەڵک نەیزانێ کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمە وەکو فەرمانگەی دادنووسی هەڵەبجە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی فەرمانەکانی داد وەکو وەزارەتی داد تەنها لایەنی جێبەجێکردنی بۆ ئەم سیستەمە ئەمە نە بڕیاری ئێمەیە و نە لەسەر داوای ئێمە بووە وەکو وتمان حکوومەت یاریێمی کوردستان گرێبەستی کردووە لەو کۆمپانیا بۆ شێوازە هەوڵزایی کە لێیا دروست کراوە بێگومانە و کۆمپانیایە بە پێی گرێبەستەکانە بێ ئۆفیسە دروست بکات لە بەردەم فەرمانگەی دادنووس بۆی هاوڵاتی بتوانێت و نزیکترین شوێن لە هاتنە ژوورەوە و سوودمەندبوونی هاوڵاتی لە سیستەمەکە بێ هاوڵاتی بتوانێت جەناب دەزانی کەسانی پیر و نەخۆش و پەکەوتە و کەمەندام یەن ناکریان ئێمە مانتوانی لە دەرەوە لە خوارتر شوێنیان بۆ دابین کە بەڵام کەمەندامێک ناتوانێت لە چەندین قادرمە لە خوارە سەرکەوە بێتە ئێرە و لەبەرەوە بەپی بڕیارەکە بۆ فەرمانە و بۆ گرێبەسەی کە هەیە بێ نزیکترین شوێن و دواتریژە بێ سەقفی بۆ دروست کرێت لەبەرەوە لە سەرما و گەرما و لە باران و ئانە هاوڵاتی کێ داغلی سیستەمەکە بێ بێتە ژوورەوە هۆکارەکەی ئەوەیە
سرعات بجدي إنسانية باري مكاك ليه باري مكاك تكاي ليه كم أم بارجلاني ما خلص الخلق